لە ماوەی ڕابردوودا هەڵکشانێکە بوو لە ژماری توشبوواندا لە هەرێمی کوردستان بەگشتی بەتایبەتە لە شاری سلێمانی بەسپاسەوە بۆ ماوەی چەند هەفتەیەکە ژماری توشبووان تاوا بەرە و کەمبوونەوە ڕۆشتون و ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ کەم دەبنەوە بێگومان کە ژماری توشبووان کەم بۆوانێ ژماری گیان لە دەستدان و ئەوانش کە باری تەندروستیان ناجێگیرە کەم دەبێتەوە توان بڵێم لە ئێستادا بە نزیکەی 120 حاڵەت توشبوو لە ناو نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا بوونیە لە شاری سلێمانی بۆ چەند حاڵەتێکیان باری تەندروستیان ناجێگیرە بۆیە من تاوا دەکەم لە هاوڵاتیان تەواو پابەندی ڕێنمایەکان بن ڕێنمایەکان زۆر سادە بوونەوە تەنها بۆ تاکپارێزی دوورکەوتنەوە لە قەرەباڵغی بەکارهێنانی هۆکارەکانی خۆپارێزی و بەڕاستی کەلتوری ئەمە کەلتورێکی جوانەکە لە ڕۆژانی جەژناگردن ئازایی و ئەتوان بڵێم تەوقەکردن و ماچکردن و ئەم شتانە هەیە بەڵام هیوادارم ئەم کەلتورە ئێمە بۆ ماوەیەک ڕابگرین ئەویش لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان و کەسوکاری خۆمانە چکە بەڕاستی ئەمە دەبێتە هۆی جاری کە بەرزبوونەوەی توش بوو وەکۆی کە لە ماوەی ڕابردوو لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا کە بەرکەوتنێکی زۆر هەبوو ئامارەکان دوای جەژنی ڕەمەزان بەرزبوونەوەیکی زۆری بینی بۆیە هیوادارم هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن بۆی دووبارە تووشی کارەسات نەبینەوە